لا شارەزوور کارگەیەکی دیکەدرا دادگا هۆکارەکەش بڵاوبوونەوەی بۆنی پیسە بە ناوچەکە لە هەڵەبجە ئامارێک بڵاوکراوەتەوە بەپێی ئامارەکە بێت دەردەکەوێت کە پیاوانی هەڵەبجە لە چاو پیاوانی دیکەی هەرێمی کوردستان نەرمونیانترین پیاون لە بەرامبەر ژنەکانیان چەند هەواڵەیەکی دیکەشمان ئامادە کردووە پێشکەشتانیەکەین. سڵاوتان لێبێت. هەوڵەکان بۆ بنبڕکردنی بۆنە ناخۆشەکەی دەشتی شارەزوور بەردەوامە هەر لەسەر ئەم بابەتە کارگەیەکی دیکە درایە دادگام. هێمن کەمەرخان وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی بە 1964 ورد بە تۆمەتی بڵاوکردنەوەی ئەو بۆنە ناخۆشەی کە لە هەوادا بڵاو بۆتە هۆی بێزارکردنی خەڵکی سنوورەکانی قەزایی هەڵەبجەی تازە و ناحیەکانی عربەت و زەڕایەن و دەوروبەریان کارگەیەکی دیکەیان ڕوبەڕووی دادگا کردوتەوە. لە ماوەی ڕابردوودا بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆش کە لە بۆنی غازی ماڵان دەچوو لە دەڤەری عربەت و شارەزوور ناڕەزایی هاوڵاتیان و مشت و مڕی زۆری بە دوای خۆی داهێنا. بە قسەی هێمن کەمەرخان تا ئێستا دوو کۆمپانیا سێ کارگا لەسەر ئەم بابەتە دراونەتە دادگا و ڕوبەڕووی یاسا کراونەتەوە. پیاوانی هەڵەبجە لە نەرم و نیانی بەرامبەر بە ژنان پێشەنگن. ساڵی ڕابردوو کەمترین بێڕێزیان پێکردوون. ئەمڕۆ ڕێوڕسمی پەردەلادان لەسەر تابلۆی ئارامی و بەختەوەری خێزان زامنی ئاسایشی کۆمەڵگەیە لە هەڵەبجە بەڕێوە چوتیایدا ئامارەکانی تند و تیژی دژی ژنان بۆ ساڵی 2024 بڵاو کرایەوە کە 53 حاڵەت هەبووە و تەنیا 22 حاڵەتیان لێدان بووە. یەک حاڵەت ناپاچی هاوسەری بۆ و دوو حاڵەتیش هۆکاری دەرمان خواردن و خۆسووتاندن بووە. ئەوەی دیکە دەمەبۆڵە و سووکە شەڕ بووە لە نێوان ژن و مێردەکان. بورهان ئەحمەد بەڕێوەبەریەتی تند و تیژی دژی ژنان لە هەڵەبجە بە 1964 ورد ئامارەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو 122 کەمی کردووە. ئەمەش ڕنگدانەوەی کللتوری جوانی ناوچەکە و دەرخەری ئەوێ ژنان لە ناوچەکە ڕێز لێگیراون. ئەمڕۆ هەواڵی خۆشمان پێ بۆ ژنان و لە کەرکووکی شموچەی 6,000 ژن چارەسەرکرا و با خەڵیان گەرم بووەوە. دوای ئەوەی 10,000 ژن موچەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتیان لە بانکەکانی هەرێم و لە ڕێی کارتی بانکیەوە ڕاکێشا بوو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق پێی زانی و موچەکانی بڕی تا دڵنیا بێتەوە لەوەی ئەو کەسانە دانیشتووی کەرکووکن یان هەرێمی کوردستانن. بە قسەی شادی ئەحمەد بەڕێوەبەری فەرمانگەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی لە کەرکووک کە توانیویانە موچەی 6,000 کەس بگەڕێننەوە. ئەو ژنانە نووسراوی مختاری گەڕەکەکانیان بردووە و بەڵێننامەیان پڕ کردوتەوە کە چیتر لە هەرێمی کوردستان موچەوەر نەگرن دەشڵێت ئەوان دەتوانن لە شارەکانی هەرێم بژین بەڵام دەبێت لە ناوچەکانی سنووری دەسەڵاتی حکوومەتی عێراق موچەکانیان وەربگرن و دواتریش بگەڕێنەوە شوێنی نیشتەجێبوونی خۆیان. بەرەو بەهار دەڕێن و کەژ و چێوی کوردستانیش دەوڵەمەندە بە گشت و جیابەهاریەکان بۆیە ئیدی سفرە و خوانی کوردەواری بەو جیانە دەڕازێنرێتەوە. چەند ڕۆژێکە لە سۆران گۆرمزا وەکنۆ بەرە هاتۆتە بازار و چیلۆی بە 2000 دینارە. گۆرمزا یان گۆڵمزەشی پێدەڵێن تەمەنی کورتە و هەروەک مام ڕەمەزان ئەڵێت خۆشترین خواردنە بەلای ڕیشسپیەکانەوە. ڕەمەزان ڕووستایی کاسبکار و فرۆشیاری جیابەهاریەکان بە 1964 ورد گۆرمزا لە مانجی ئادار سەر دەردێنێ دوای خاوێنکردنەوە و کوڵاندنی لەگەڵ هێڵکە و ڕۆن سوور ئەکرێتەوە تا موسێژێکی تایبەتی هەیە. جیابەهاریەکان جگەرەوەی بۆ تەندروستیمان بەسوودن سەرچاوەی دەهاتیشن بۆ بەشێک لە گوندنەشینانی هەرێمی کوردستان. لە مانجی ڕەمەزانەدا فرت و فێڵی جۆرا و زۆر لەلایەن هەندێک کەس ئەکرێن ئەوەی ئێستا کە باسی ئەەکەین بە ناوی کاری خێرخوازیەوە کۆمەڵێک ژمارەی ژنانیان ها کردووە. خێرخوازیەکە چۆن بووە باسییان لەوە کردووە کە ئەوان 25 ملیۆن دینار و چەند زۆر موبایلێک ئەبەخشن بە بۆنەی مانجە ڕەمەزانەوە. هەندێک لە ژنان لە ڕێی پەیوەندیکردنیان بەو دەستگا خێرخوازیە کە خۆی بەناوی خێرخوازیەوە بڵاو کردبووەوە ئەکەونە داویان و لینکێکیان بۆ ئەنێرن کە ناوی خۆیان تۆمار بکەن ئیتر هاک ئەکرێت دواتر هەڕەشیان لێ ئەەکەن کە
دیارە داواکاریان هەبووە وردەکاری داواکاریەکەنە نووسراوە بەڵام داواکاریان هەبووە ئەڕێ ئەگەر جێبەجێ نەکەن تووشی کێشە و گرفتی کۆمەڵایەتی ئەبنەوە تکایە وریابن لە بەکارهێنانی تۆڕەکانی ئینتەرنێت بە تایبەتیش ئەو شوێنانەی کە بە تایبەتیش لە مانجی ڕەمەزان بە ناوی دەستگای خێرخوازی یاخود باڵێن هەندێک بابەت هەیە کە فەیسبوکەکان هاک ئەکرێن داوای کارتی موبایل لە یەکێکی تر ئەەکەن تکایە وریابن لەوانە ئەو شتانە زۆر چاوەڕوان کراون ئەوەی کە کراویشە بەڕێبەراتی تونند و تیژی هەولێر ئەڵێ لە دوێنێەوە ئەو شتە ڕووی داوە بەڵام ئەمڕۆ دیارە و کەسانیان دەستگیر کردووە هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.